سلاوی خوای گەورەتان لێبێت ببورن باوێک بخۆینەوە. ئەم بابەتە زۆر دەچێشێت. سلاوی خوای گەورەتان لێبێت دووبارە. وەک بینیتان ساڵی ڕابردوو کۆمپانیای شاومی بە موبایلی شاومی 12 ئێزاڵترا بۆ یەکەم جار لەلایەن کۆمپانیای لێکای ئەڵمانیەوە کامێرەکانی پەرەی پێدرا، واتە هاوێنەکانی کامێرای لەلایەن کۆمپانیای لێکای ئەڵمانیەوە پەری پێدرا. شایانی باسە کۆمپانیای لێکای ئەڵمانی ساڵانێکی زۆر لەگەڵ کۆمپانیای هواوی گرێبەستی هەبوو، بەڵام ساڵی ڕابردوو گرێبەستەکەی هەڵۆشاندەوە. کۆمپانیای شاومی بە فەرمی لەگەڵ کۆمپانیای لەیکا گرێبەستی واژوو کرد بۆ ئەوەی پەرە بە کامێرای مۆبایلەکانی شاومی بدات. چاوەڕێمان دەکرد شاومی لە زنجیرەکانی شاومی 12 و 12 پرۆ کار بە هاوێنەکانی لەیکا بکە، بەڵام ساڵی ڕابردوو ئەومان نەبینی. بەڵام ئەم ساڵ بە خۆشبەختانە لە شاومی 13 و هەروەها 13 پرۆکە ئێستا لە بەردەستمانەوە و پێداچوونەوەیش تەواوی بۆ دەکەین لەلایەن کۆمپانیای لەیکای ئەڵمانیەوە پەرە بە هاوێنەی کامێرەکانی دراوە. وەرن سەرنج بدەن بزانن ئەم مۆبایلە چ بەرەو پێشچوونێکی بەخۆی بینیوە، و هەروەها هەم لە ڕووی دیزاین، هەم لە ڕووی کامێرە، هەم لە ڕووی پاتری، و هەم لە ڕووی چارەسەرکرد و ڕوونمە حیاتەکەی ببینن کە لە پێش S23 ئەڵتراشی داوەتەوە. لەوانەیە هەوادارانی کۆمپانیای سامسۆنگ لێمان زویر بوون و دەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاوی خوای گەورەتان لەبێت. من مەسوور باسم لە تێک پلەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە ڤیددیۆیش تر لەگەڵتانین. لە ڤیددیۆ ئەمڕۆماندا مۆبایلێکی ناوازەی کۆمپانیای شاومیمان لایە کە ئەوی شاومی 13 پرۆیە. وەرن با پێداچوونەوەیەکی تەواو بە گشت تایبەتمەندیەکانی ئەم مۆبایلەدا بکەین. پێشەوەی بچینە نێو گشت تایبەتمەندیەکان بە سەرەتا ڕوونکردنەوەی بۆی خۆشەویست بدەین. ئەم ڤیددیۆیە لە دوو بەش پێک دێت و بەشێکیان تایبەتە بە هەڵسەنگاندنی تایبەتمەندیەکان، واتە باسکردنی تایبەتمەندیەکان و هەڵسەنگاندنی ئاستی مۆبایلەکە لە ڕووی کارپێکردنی بەرز و هەڵسەنگاندنی پاتریەکەی. ڤیددیۆی دووەمیشمان تایبەت دەبێت بە هەڵسەنگاندنی کامێرەکە لەلایەن هاوکارمەوە هیوا زارە دیلمانیەوە. هەڵسەنگاندنێکی تەواو بۆ گشت تایبەتمەندیەکانی کامێرە و دۆخەکانی کامێرای دەکرێت، لەبەر ئەوەی مۆبایلەکەمان ئاستێکی بەرزی هەیە لە کامێرادا و یەکێکە لەو مۆبایلانێک کە کۆبەڵێک تایبەتمەندی لە کامێرا و لە دۆخەکانی کامێرادا بوونی هەیە. بۆیە بە پێویستمان زانی حەقێک بەم مۆبایلە بدەین و بیکەینە دوو ڤیددیۆ بۆ ئەوی بتوانین بە تەواوی سەرجەم دۆخەکانی کامێرای تێست بکەین لە هەموو باودۆخەکاندا. و ئەم ڤیددیۆش تایبەت دەبێت بە تایبەتمەندیەکان و سەرەتاش لە دیزانی مۆبایلەکە دەست پێ دەکەین. ئەگەر سەرنج بدەین لە بەشی سەرەوە و خوارەوەی مۆبایلەکەمان شێوە تەختە و خاوەندارەتی لە ڕوونمایەکی ئیچ واتە چەماوە دەکات و ڕەشێنەی چاڵی ڕوونما لە بەشی سەرەوە لە ناوەڕاستی شاشەکە جێگیر کراوە و دیوی پشتەوەشی ڕووپۆش کراوە بە مادەیەکی سیرامیکە. دەتوانم بڵێم کێشێکی قورسی داوە بە مۆبایلەکە لەبەرەوەی مادەکەی سیرامیکەوە بە هەردوو ڕەنگی ڕەش و سپی دروست کراوە مۆبایلەکە و کێشەکەشی 229 گرامە. ئەگەر هەر لەسەر بەشی پشتەوە دابمێنینەوە، لە بەشی پشتەوەماندا چوارگۆشەیەکی کامێرا بوونی هەیە کە سێدانە کامێرا و فلاشێکی لە نێو جێگیر کراوە کە کامێرا سەرچێکەشی 50 مێگاپیکسلە و هاوێنەکانیشی لەلایەن کۆمپانیای لەیکای ئەڵمانیەوە پەرەی پێدراوە. ئەگەر لە بەشی لای ڕاستی مۆبایلەکەش دەست پێکەین، هەبوونی دوگمەی پاوەرە، واتە دوگمەی هەڵکردن و کوژانەوە و دوگمەی دەنگ زیادکردن و دەنگ کەمکردنمان هەیە. لە بەشی سەرەوەشدا سێدانە مایک بوونی هەیە کە یارمەتی مۆبایلەکەمان دەدات بە باشترین شێوە ڤیددیۆ تۆمار بکات و بوونی IR بلاستەرەکە بۆ کۆنتڕۆڵکردنی ئامێرە ئەلکترۆنەکانی نێوماڵ بەکاردێت و لە بەشی لای چەپی مۆبایلەکەشمان هیچ فەرمانێک بوونی نییە. ئەگەر بینە بەشی ژێرەوەی مۆبایلەکە دەرچەی سیمکارتمان هەیە و دەرچەی بارگاویکردنەوەی تایپسیمان هەیە و هەروەها مایکێکمان هەیە و مۆبایلەکەشمان خاوەندارێتی لە دوانە بڵندگۆی ستریۆ دەکات بە پشتگیری لە تایبەتمەندی دۆڵبی ئاتمۆس. و مۆبایلەکەشمان خۆشبەختانە هەڵگەری بڕوانایەمەی IP68 ئەوەی هەوادارانی کۆمپانیای ئەپڵ ساڵانێکە چاوەڕێیان دەکرد و ئەم تایبەتمەندی لە مۆبایلەدا بوونی هەیە کە هەڵگری بڕوانامەی IP68 بۆ بەرگریکردن لە ئاوتۆس کە دەتوانانی مۆبایلەکە تا قوڵای 1 مەترونی و بۆ ماوەی 30 خولەک لە ژێر ئاودا کاری پێ بکەیت. ئەگەر ئێستا بینە سەر باسی ڕوونمە حیاتەکەی ئەم مۆبایلە، وەرم پێتان بڵین چەندین تایبەتمەندی ناوازە لە مۆبایلەدا بوونی هەیە و وا دەکات مۆبایلەکە لە بەرزترین ئازدا خۆی ببینێتەوە لە هەموو ڕوویەکەوە.
ڕوونمای مۆبایلەکەمان لە ڕووی قەبارەوە 6.73 ئینجە لە جۆری ئیشەشی ئەمۆلید و بە ڕوونی 2K و هەروەها ڕوونمای مۆبایلەکەمان توانای نوێبوونەوەی هەیە لە 1 هێرتز تاکو 120 هێرتز و پێشەوەی بچینە چەند تایبەتمەندی تری مۆبایلەکە دەمەوێت ئاماژە بۆ بدەم کە دەتوانێت لە هەر لەنێو ڕوونماکەدا چەند ئەپێک دیاری بکەیت بۆ ئەوەی هێرتزی ڕوونماکە بە شێوەیە کە خۆت دەتەوێت بەکاری بهێنێت کە ئەمەش وا دەکات پارێزگاری لە کەمتر خەرجکردنی پاتری بکات لە کاتی بەکارهێنانی ئەپەکان و هەروەها ڕوونماکەمان بەرزترین ئاستی ڕۆشنایی ڕوونمای هەیە کە 1900 نیتە. ئەگەر بەبیرتان بێنمەوە بەرزترین ئاستی ڕۆشنایی ئایفۆن 14 پرۆماکس بوو کە 2000 نیت بوو، ئەمەیان 1900 نیتە کاتی کەمتر نیە لەو و هەروەها پێش سامسونگ S23 ئەڵتراشی داوەتەوە. دەبێت هەوادارانی کۆمپانیای سامسونگ بەدڵێکی گەورە لێمان وەرگرن. وەمە ڕوونمای مۆبایلەکەمان چەندین تایبەتمەندی ناوازەی تر لە خۆ دەگرێت کە ئەوانش دۆڵبی ڤیژن و HDR+ە و هەروەها 1 ملیار ڕەنجیشە و 1920 هێرتزە بۆ لە ناوبردنی تیشکە زیان بەخشەکان. ئەمە ژوا دەکات یارمەتی بەکارهێنەران بدات لە کاتی بەکارهێنانی مۆبایلەکە کە هیچ تیشکێکی زیان بەخش لە مۆبایلەکە دەرنەچێت و پارێزگاری لە چاوەکانمان بکات و خۆشبەختانە ڕوونماکەشمان پارێزراوە بە چینی گۆڕەلا گلاسی نەوەی حوتەم. ئیدی هەموو تایبەتمەندی ناوازە بۆ ڕوونمای مۆبایلێکی ئاوا بەڕاستی جێگەی دەستخۆشیە و دەتوانین بڵێن ئافرین کۆمپانیای شاومی بتوانی ئەم هەموو تایبەتمەندیە لە ڕوونمای ئەم مۆبایلێدا کۆ بکەیتەوە و بتوانی باشترین ڕوونما پێشکەشی بەکارهێنەران بکەیت. ئەگەر ئێستا بینە سەرباسی تایبەتمەندەکانی کامێرا لە بەشی پشتەوەیدا مۆبایلەکەمە خاوەندارێتی لە سیانە کامێرا دەکات کە سەرچەکەی 50 مێگاپیکسڵە و هاوێنەکانی لەلایەن کۆمپانیای لەیکای ئەڵمانیەوە پەری پێدراوە و هەستەوەرەکەشی 1 ئینجە دەتوانین بڵێن گەورەترین هەستەوەرە تاکو ئێستا لەسەر مۆبایلە هۆشمەندەکاندا بەکارهێنرا بێت و لەلایەن کۆمپانیای سۆنیەوە پەری پێدراوە و کامێرا سەلفێکەشی 32 مێگاپیکسڵە. ئێمە ناچینە باسکردنی هیچ تایبەتمەندی دۆخێکی کامێرای ئەم مۆبایلە و ئەمە هەڵدەگرین بۆ هاوکارمان هیوازادە دیلمانی کە تەواوی دۆخەکانی کامێرای ئەم مۆبایلە و هەروەها سەرجەم هەڵسەنگاندنەکان لەلایەن ئەوە کراوە و لە ڤیددیۆی تایبەتدا لە دوای ئەم ڤیددیۆیە بۆتان داتنێن. ئێستا گەر بینە سەرباسکردنی چارەسەرکەری ئەم مۆبایلە کە ئەویش چارەسەرکەری سنابدراگۆنی هەشتینەوەی دووەمە کە 4 نانۆمەترە و ئەم چارەسەرکەرە بە ڕێژەی 137 لە نەوەکانی پێشەخۆی خێراترە و هەروە لە ڕووی GPUەوە گرافیکاتەوە 142 خێراترە کە ئەمە ژوا دەکات توانایەکی ئاست بەرز لە ڕووی تایبەتمەندی و لە ڕووی پێشکەشکردنی ئەدایەکی باش بۆ ئەم مۆبایلە بەردەست بخات. هەرچی دەربارەی بیرگەی ئەم مۆبایلەیە، بیرگەی ئەم مۆبایلە نوێترین جۆری بیرگە لەسەر ئەم مۆبایلە بەکارهێنراوە کە ئەوی UFS 4 و هەروە ڕامەکەشی نوێترین جۆری ڕامەکە LPDDR5X کە ئەمە ژوا دەکات مۆبایلەکە لە بەرزترین ئاسدا بێت و باشترین ئاست پێشکەش بکات لە کاتی بەکارهێنان بۆ ئەرکە قورسەکان و هەروە لە کاتی بەکارهێنان بۆ ئەرچی ئاسایی و ئەمە ژوا دەکات کە مۆبایلەکەمان کەمترین پاتری سەرف بکات لە کاتی بەکارهێنان. و مۆبایلەکەمە خاوەندارەتی لە چینێکی گەورەی ژووری هەڵمین دەکات کە قەبارەکەی 3400 میلیمەتر دوورجایە کە ئەمە ژوا دەکات مۆبایلەکە لە پلەیەکی گەرمی جێگیردا بهێڵێتەوە لە کاتی بەکارهێنانی ئەرکە قورسەکاندا. ئەمە جگە لەوەش مۆبایلەکەمە خاوەندارەتی لە وایفای 7 و 6 دەکات و خاوەندارەتی لە بلوتوزی 5.3 دەکات و جگە لەوەی مۆبایلەکەمان کار بە دوو سیمکارد دەکات و هەروەها پشتگیری لە تەکنۆلۆژیای ئیسیمیش دەکات. واتە دەتوانیت تەکنۆلۆژیای ئیسیم یاخود سیمی ئەلکترۆنی لەسەر مۆبایلەکە بەکار بهێنیت. هەرچی دەربارەی کارپێکردنی ڕووکاری مۆبایلەکەمانە. مۆبایلەکەمان کار بە نوێترین ڕووکاری کۆمپانیای شاومی دەکات کە ئەویش MIUI 4 کە زۆرترین چاکسازی لەو ڕووکارەدا کراوە. بە قسەی شاومی بێت MIUI 4 باشترین ڕووکارە کە تاکو ئێستا بۆ مۆبایلەکانی شاومی ڕاگەیەندرا بێت و مۆبایلەکەشمان لەسەر ئەندرۆید 13 بنچینە کراوە. پێشەوەی بچمە سەر باسکردنی تایبەتمەندی تر دەمەوێت چەند ڕوونکردنەوەیەک بدەم لەسەر ڕووکاری MIUI کۆمپانیای شاومی. بەشێکی زۆر لە بەکارهێنەرانی مۆبایلە هۆشمەندەکان گلەیەکی زۆر لە ڕووکاری کۆمپانیای شاومی دەکەن کە کۆمەڵێک کێشە و گرفتی تێدایە. دەمەوێت باز لەوە بکەم کە ڕووکارەکانی کۆمپانیای شاومی زیاتر لەسەر ئازنزمەکان و لەسەر ئازمام ناوەندەکان کێشەی تێدایە، ئەویش بە
ڕێژەیەکی کەم و نەک بەرچاو لەسەر هەموو موبایلەکان. موبایلە ئازبەرزەکانی کۆمپانیای شاومی بەدورن لە کێشەکانی سیستەم و یاخود ڕووکار کە ئەمەش لەلایەن بەکارهێنەرانەوە بە شێوەیەکی گشتی تەمەشە دەکرێت وا دەزانن لەسەر هەموو موبایلەکانی کۆمپانیای شاومی ئەم کێشەیە نەخێر. موبایلە ئازبەرزەکانی کۆمپانیای شاومی باشترین ئاست پێشکەش دەکەن لە کاتی بەکارهێنانی ڕووکارەکانیان و ئەمەی باز دەکرێت تەنیا لە موبایلە ئازنزم و ئازمام ناوەندەکانەوە. موبایلە ئازبەرزەکان دووبارە دەیڵێمەوە زیاتر بەدورن لەم کێشانە. و بۆ ئەوی دڵنیابینەوە لە ئاستی موبایلەکە و چەندین یاریمان لەسەر موبایلەکە تاقی کردەوە، لەوانش یاری پەبجی موبایل و هەروەها ئەپێکس و هەروەها ئەسفالتینۆ و نیت فۆر سپیدیش. بەڕاستی موبایلەکە شایانی ئەوەیە ئێمە پەیدا هەڵبڵێن لە ڕووی چارەسەرکەرەوە بەرزترین ئاستی چارەسەرکەری هەیە و باشترین جۆری چارەسەرکەر لەسەر موبایلەکە بەکار هاتووە و ئەمە ژوای کردووە کە موبایلەکە لە بەرزترین ئاسدا بێت لە کاتی ئەرکە قورسەکاندا و لە کاتی ئەو یاریانەی ئێمە بەکارمان هێنا بەڕاستی دەتوانین بڵێن جێگەی دەستخۆشیە ئەم موبایلە ئەم ئاستە پێشکەش بکات. ئایتی دەربارەی پاتری ئەم موبایلە لەوانەیە لاتان سیر بێ ئەگە بڵێن بەڕاستی ئافرین بۆ کۆمپانیای شاومی بتوانیت توانای بەرگەکردنی پاتری ئەم موبایلە هێندە پێش بخەیت کە لە زۆربەی پێکە و تاقیکردنەوەکاندا یەکێکە لە باشترین موبایلەکانی ئەندروید لە ڕووی بەرگەکردنی پاتریەوە. خەبارەی پاتری ئەم موبایلەمان 4820 میلی ئەمپێرە کە چارەسەرکەری تایبەت لە نێو موبایلەکەدا بەکارهێنراوە بە ناوی سێرچ G1 کەوا دەکات کەمترین وزە سەرف بکات و هەروەها توانای بارگاویکردنەوەکەشی 120 واتەوە کە لە سەری بارگاویکەرەوەکەش لە زۆری گانتێکە کە ئەمەش کێشێکی سوچی هەیە و کەمترین وزە لەدەست دەدات و لە ڕووی قەبارەشەوە قەبارەی بچووکترە و لە هەر لە نێو موبایلەکەدا چارەسەرکەرێکی تر بەکار هێنراوە کە بۆ بارگاویکردنەوە بەکاردێت لە جۆری سێرچ G2 کە ئەمەش وا دەکات موبایلەکە لە دوو دۆخی جیاوازدا بتوانی بارگاوی بکەیتەوە. دۆخی یەکەمیان دۆخێکی ئازبەرزە کە دەتوانیت موبایلەکەمان لە 0 بۆ 100 بە ماوەی 19 خولەک بارگاوی بکەیتەوە. دۆخی دووەمیشمان دۆخێکی ئاساییە کە دەتوانی موبایلەکە لە 0 تاکو 100 بە 24 خولەک بارگاوی بکەیتەوە کە ئەمەش کۆمەڵێک تایبەتمەندی زۆر گرنگن و کۆمەڵێک تایبەتمەندی نوێنە کە لەم موبایلەدا کۆمپانیای شاومی بۆ بەکارهێنەرانی بەردەست خستووە کە ئەمەش وا دەکات کە موبایلەکە لە بەرزترین ئاسدا بێت لە ڕووی تایبەتمەندیەوە. چەند تایبەتمەندێکی لاوەکیش ماوە وەرە باوانشتان پێ بڵێن و کۆتایی بە تایبەتمەندیەکان بێنین و بچینە سەر نرخەکەی و موبایلەکەمە لە ڕووی پارێزراویەوە پشتگیری لە پەنجەمۆری ژێر ڕوونما دەکات و هەروەها پشتگیری لە ناسینەوەی ڕوخسار دەکات لە جۆری 2D و هەرچی دەربارەی ڤیدیۆگرتەی کامێرای دوایەوەیە بۆ کۆتا ئاستی باڕوونی 8K و 24 فریم لە چرکەیەکدا و باڕوونی 4K 6 فریم لە چرکەیەکدا و هەروەها ڤیدیۆگرتەش تۆمار دەکات لە جۆری سلۆ مۆشن بە 1920 فریم لە چرکەیەکدا. ئایتی دەربارەی نرخی مۆبایلە پێشەوە چینە سەر نرخەکەی با شتێکی ترتان پێ بڵێم. لە کاتی کڕنی هەر بەرهەمێکی کۆمپانیای شاومی دڵنیابنەوە لە بوونی ستیکەری کۆمپانیای بریکاری بەرهەمەکانی شاومی بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان و بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان هەردوو کۆمپانیای ئایتی لۆبی و کۆمپانیای مای تیلیکۆم بریکاری فەرمین بەرهەمەکانی کۆمپانیای شاومینە و سەرجەم بەرهەمەکانی کۆمپانیای شاومی بە گرنتی 18 مانجی کۆمپانیای ئایتی لۆبی و کۆمپانیای مای تیلیکۆم بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بەردەست خراوە. موبایلەکەمان بە بیرگەی 512 گیگابایت و ڕامی 12 گیگابایت بە نرخی 899 دلاری ئەمریکی بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بەردەست خراوە بە گرنتی 18 مانگ. لێرەدا هاتینە کۆتایی ڤیدیۆکەمان. پێشەوەی کۆتایی بە ڤیدیۆکەش بێنین تکایە سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن و هەروە لایک و شێری ڤیدیۆکان بکەن بۆی زۆرترین کەس سوودی لێ ببینێت و زەنگوڵەکەش چالاک بکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆی نوێ ئاگەنامەی چەناڵەکەمان بێەوەی خۆشەویست بکات و تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ و سەرفراز بن.